بەردەوامین بە پاڵپشتی ڕاستەوخۆی بەڕێز قوبات تاڵەبانی پرۆژەی هێزی تۆ ڕاگەنرا. بزانین ئامانج لە ڕاگەاندنی ئەم پرۆژەیە چییە؟ بە سوپاسەوە لە ستۆدیۆ بەڕێز خات و ڕۆزە شێخڕەوفمان لەگەڵایە کە یەکێکە لە ئەندامانی سەرەکی پرۆژەی هێزی تۆ. ڕۆزەخان بەیانیت باش بەخێر بێ. زۆر سپاس، بەینتان باش. سپاس بۆ ئێوە بۆ ئەم دەرفەتە. زۆر سپاس کاتی خۆت بێمە بەخشی. ڕۆزەخان با لەوە دەست پێ بکەین. ناوەڕۆکی پرۆژەی هێزی تۆ چیەگەر بۆمان باس بکەیت؟ پرۆژەی هێزی تۆ بە شێوەیەکی گشتی پرۆژەی کە بۆ شیاری ژنان و کچانی هەرێمی کوردستان باشە. ئەمانەوێت لە ڕێی ئەم پرۆژەیەوە پاڵپشتی توانا و هێزە شاراوەکانی ژنان بکەین لە سەرتاسەری کوردستان. چونکە وەک ئەزانین و بۆمان دەرکەوتووە کە سەرباری هەموو بوونی ئەو هەموو ڕێکخرا و پرۆژە و ئەوە بۆ ژنان کە کراوە و هەلیکاریان بۆ هاتۆتە پێشێ، بەڵام هێشتا کۆمەڵێ هێز و توانای شاراوە هەیە کە لە ناو ماڵەکانان ئێشتا دەرفەتی ئەویان بۆ نەڕەخساوەکە بێنە دەرەوە تواناکانی خۆیان لە بواری ئاوەدانی و پەروەردەی هەر بوارێکی کە هەرکایەکی کە ئەم کۆمەڵگایە پێویستی پێ بێ بخاتەکە. ئامانجی سەرەکی ئێمە بۆ ڕاگەاندنی ئەم پرۆژەیە لەو دوو حاڵەیە خۆیە بینێتەوە. بەڵێ ڕۆزەخان، ئایا ئەم پرۆژەیە کاتیە و بۆ بارودۆخێکی تایبەت دروست بۆ یاخود بەنیازن بەردەوامی بدەن با پرۆژەکە؟ ڕاستە ئەم پرۆژەیە بۆ بارودۆخێکی هەنووکەیی کە ئێستا ئێمە لە سەروبەندی هەڵبژاردنەکانین ئەم پرۆژەیە ڕاگەیەنراوە. ئامانجمان لە ئێستادا ئەوەیە کە ژنان و کچان وشار بکەینەوە سەبارەت بە دەنگدان، سەبارەت بەوەی کە ئایا بەشداری کچان و ژنان چەند کارایە لە دەنگدانی ئەم جارەمانە. یعنی بەڕاستی هەمووان ئەزانین کە بە هیوایی یەکباڵی بەسەر هەموو تاکەکانی ئەم کۆمەڵگایە کێشاوە لە ناوی شاناژنان کە ئێمە ئەمانەوە پیان بڵێن ئەم گلەیانە نابێ هەر لە دڵا بمێنەوە و لە ماڵەوە دانیشتن و بەوە بتۆرێن لە دەنگدان، یان ئیمان باوەڕیان بەوە نەبێت کە دەنگدانی ئەوان هیچە گۆڕێ. ئێمە ئەمانەوە بە ژنان بڵێن هانیان بدەین کە بچنە سەر سنقەکانی دەنگدان، دەنگ بدەن، چونکە ئەزانین کە ئەوان ئەو هێزەی هەیەە ئەتوانێت پارسەنگی هێز ڕاست بکاتەوە. ئەتوانین هێزی ژنان هێزێک بێ بۆ ڕاستکردنەوەی سیاسەتی خراپی حکومڕانی و سیاسی و ئابووری لەم هەرێمەیە. ئەمە ئامانجە هەنووکەیەکەمانە. بەڵام هێزی تۆ ئامانجی بەردەوامی هەیە و ئامانجەکانمان دوورمەوداین. بۆ دوای هەڵبژاردنیش ئەمەوێت دڵنیایی ئەوە بدەم کە هەندێک وابیرەکەنەوە تەنها ئەمە پرۆژەیەکە بۆ بانگەشەی هەڵبژاردن. من لێرەوە دڵنیایی ئەوە ئەدەم هێزی تۆ ئەبێتە پرۆژەیەکی بەردەوام. ئێمە دەستبەرداری ئەو هەموو هێزە جوانە نابین کە لە دەورمان کۆبووەتەوەی لە ئێستا. باشە. ڕۆزەخان، وەک من لە سەرەتاوە باسیشم کرد ڕۆڵی بەڕێز جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان چیە لە پرۆژەی هێزی تۆیە؟ طبعاً پرۆژی هێزی تۆ یەکێکە لە بەرنامەکانی بازنەی ژنان بۆ هەڵبژاردن و بە خۆشحاڵی و بە شانازیەوە ئێمە جەنابی بەڕێز کاک قوبات سەرپەرشتی و پاڵپشت و پشتیوانی پرۆژەکەیە. وەکو هەموو کارێکێکی کە بەردەوام ئەوە کارێکی تازە نییە بۆ بەڕێزیان، وەکو هەموو ئەزانن کە بەردەوام پاڵپشتی هێزی ژنان بووە، پاڵپشتی تواناکانی ژنان بووە و هەروەها نەکەر ژنان گەنجان بەگشتی کەوە ئیشی بەڕێزیانە و ئێمەش بە شانازیەوە پرۆژەکەمان لەلایەن ئەوە پاڵپشت و سەپۆرتەکرێن. بەڵێ. ڕۆزەخان، جگە لە بەڕێز قوبات تاڵەبانی هیچ لایەنێکی کە سەپۆرتی کردوون هاوکاری کردوون لە پرۆژەی هێزی تۆیە؟ نەخێر، لە ئێستادا تەنها ئەو هێزە مرۆیەیە کە لە دەورمانە لە ژنان و کچان هەر ئەوەندەیە. بەڵێ. ڕۆزەخان، تا چەند ئەم کەس لەم پرۆژەیە بەشدارن یاخود دیاریکراو نیە ژمارەکە؟ ئێمە وەکو ئەندامانی سەرەکی دامەزرێنەری پرۆژەکە 12 کەسین و بەڕێز ئاشتیخان وەکو ڕاوێژکاری جەنابی کاک قوبات بۆ بەشی ژنان و سەرۆکی بازنەی ژنان بۆ هەڵبژاردنەکان ئەو لێپرسرا و دامەزرێنەری پرۆژەکەیە. ئێمەش کۆمەڵێ ژنین کە هاوکارین لەو پرۆژەیە. بەڵێ. کاتە ڕۆزەخان، لە داهاتوویەکی نزیکدا چالاکیتانە بێت؟ ئیشەڵڵا بە دڵنیاییەوە چالاکیەکانی ئێمە لە ئیستەوە دەست پێەکە، هەر لە سلێمانی یاخود دەوروبەری سلێمانی شارەکانی هەرێمی کوردستان هەموو شارەکانی کە ئێمە ئەڵین لەسەر تاسەری کوردستانە. بەڵێ. ڕۆزەخان، تا ئایا سەرجەم ژنان بەبێ جیاوازی ئەتوانن بەشداری لەم پرۆژەیە بکەن؟ بە دڵنیاییەوە ئێمە ئامانجی ئێمە ئەوەیە زۆرترین ژن، زۆرترین هێزی ژن کە ئێمە ئەڵێن هێزی تۆ،
زۆرترین هێز لە دەوری ئەم پرۆژەیە کۆ بێتەوە و ئێمە ئەمەوێکشت ئیزافە بکە من بەڕاستی کە ئەم پرۆژەیە گومانێک یان ئەوەیە کە ئەگەر لە لای براپیاوەکانمان دروست بێ ئەم پرۆژەیە بۆ ڕکابەری بۆ تێبرکێنیە لەگەڵ پیاوان هیچ مۆرکێکی فێمینستی پێوە نییە. ئێمە کارەکەین ئەم هێزی هەمانە ئەیخێنە گەڕ بۆ پاراستنی ئارامی خێزان کە دڵنیاین ئارامی خێزان زامنی ئاشتی کۆمەلگایە. ئێمە ئەمانوێ ژنان و کچان هاان بدەین کە چۆن باڵانس لە نێوان تواناکانیان لە دەرەوەی ماڵ و بەڕێوەبردننی خێزان لە هاوسەنگیەک دروست بکەن لەوە نەکییان کار لەوە بکە. ئێمە ئەمانێ ئەم هێزە بەکاربێنین بۆ پاراستنی بەها جوانەکان و دابنەریتە جوانەکانی کوردەواری کە ئەگەر هەست بکەین مەترسی کاڵبوونەوە لە ناوچوونی هەیە بە تایبەتی لە ناو خێزانەکانە. بەڵێ ڕۆزەخان ئەم پرۆژەیە تا چەند کاریگەریە بێ لەسەر ئەوەی کە توانای ژنان دەربخات لە بوارە جیاوازەکاندا. ئێمە بۆ هیوایەوە دەستمان پێکردووە کە بتوانین ئەم پرۆژەیە پاڵپشتی ژنان بێت بۆ دۆزینەوەی تواناکانیان نەک تەنها پاڵپشتێکی معنەوی ینی ئێمە ئامانجەکەمان بۆ شێوەیە کە بتوانین هەر خانمێک بێوێت هەر گەنجێک ژنێکی گەنج کچێکی گەنج بێوێ پرۆژەیەکی بچووکی هەبێ و پێی بکوێتە سەر پێی خۆی و ژیانی پێدابین کە ئێمە پاڵپشتی بکەین بەڕاستی. بەڵێ کەواتە تا چەند کاریگەری لەسەر هۆشیاری ژنانە بێ بە شێوەیەکی گشتی پرۆژەی هێزی تۆ ئەبێ کاریگەریکی تەواوی هەبێ. ئێمە ئیش لەسەر ئەواکەین کە ژنان لەلایەنی هوشیاریان بەرزبین و لەلایەنی سیاسی کۆمەڵایەتی ئابووری لە هەموو لایەنەکانە ژنان جێدەستیان دیار بێ نەک تەنها ئێمە جەخت ناکەین سەر یەککایە یان تەنها مەبەستمان ئەوە نییە ژنان لە حکومڕانیان لە سیاسەتا ئیش بکەن بەڵکو ئەمانوێت لە هەموو کایەکانی ژیانی کۆمەلگایە ژنان ئەو هێزە بن کە پای کۆمەلگە ڕابگرن. بەڵێ ڕۆزەخان من دوا پرسیارتان ئاڕاستاکەم کاتە لە ڕێی ئەم پرۆژەیەوە ئامانجی دوورمەوداتانە بێت؟ بەڵێ بە دڵنیاییەوە ئەم پرۆژەیە ئامانجی دوورمەودای هەیە و بەردەوامی ئەبێت تەنها پرۆژەیەکی کاتی نییە و ئامانجمانیان ئومێدمان ئەوەیە کە بکەین بە دامەزراوەیەکی گەورە و بەردەوام بە ئیشەڵا لە داهاتووە. ئێمەش بە هیواین خات و ڕۆزا شێخ و سپاس کە ڕاستەخۆ لە ستودیۆ لەگەڵمان بووی سەرکەوتوو بن. زۆر سپاس بۆ ئێوە کاتێکی خۆش.